خذوا مدوى خيره باورويانا بكى وذبا من كربم كايا وليرانا يا هيرا يا هيرا يا هيرا ئێمەی کورد ئەبێ ئەم کەلتورە وەکو خۆی چاومان لێ بێ و چکە بۆ جلی کوردی جلێکی ڕەسەنایەتیە ئەوە ئەگەێنێت ئێمە بەچی جاکرێنەوە لە ئیستا بڕۆ بۆ وڵاتەکانی تر بە جلی کوردی مەتەلەن زۆر جار لە سعودیان برادران ئەپرسن ئەڵێن جلی کوردیمان لەبەرا کردەوە و هاتنە بۆ لامان عەرەبەکان و حتا هینەکانیش ئەوانەی کە ئەفغانستان و پاکستان و ئەتسازیان کردە پێمان جلەکانتان وا جوانەوە جوانە. ئێمە جلی کوردی لە باو باپیرانمانەوە ئەم جلی کوردیەی لەبەر کردووە من بە تایبەتی باوکم خواعافیکە هەم کەواو سەڵتەی بوو هەم کەواو چاکەتی بوو زۆر جار لەبەری ئەکرد بۆیە منیش حەزم کرد ئەو جلەی باوکما وەک یادەوەریەک بمێنێت و ئەیدەمە نەوەکانی دوای خۆمیش بۆ ئەوەی ئەم کەلتورە ئێمە هەر هەمومان پارێزگاری لێ بکەین و بەردەوام بین لەسەری چکە بۆ جلی کوردی جلێکی زۆر زۆر جوانە جلێکی زۆر ڕێکوپێکە هەموو نەتەوە و هەموو کللتور و هەموو شاری بۆ شاری جیاوازی جلوبەرگ هەیە بە تایبەتی ئێمە ئێستا بۆ نمونە من ئەم جلەم پۆشیوە بە زۆری لە دەڤەری گەرمیانە بەدی ئەکرێ ئەم جلە کوردیانە زۆر ینی کاڵی کاوەسەڵتە یعنی مۆرکی گەرمیان ئەمە جیا ینی خۆی بۆ خۆی خاوەنی ئەم جلوبەرگەیە پێ تەمەنی جلوبەرگی کوردی بە تایبەتی کاوەسەڵتە زیاد لە 215 بۆ 20 ساڵ ئەبێت چکە من هەنێ لەسەر چاو هەنێ کەسایەتی هەیە ئەیان نەچم هەر بەو شێوەیە باسییان کردووە ئەتر بە پێی ڕۆژگار و گۆڕینی تەکنەلۆژیا شتانە چین جلەکان گۆڕاوە هاتۆتە خوارەوە پاش ئەمە بۆ بە کاوچاکەت پاشان بووە بە ڕان و چۆخە و مەراخانی و تا ئێستا کە ئەمانە ئەیبینین بەڵام بۆی ئێمە ئەم دیاردەیە ئەم جلوبەرگە ئەم جۆرە جلوبەرگە نەفەوتێ بە خۆشمەوە خۆم بە قەرزا دەزانم یعنی منەبێ هەموو ساڵێ لەم بۆنەیە کەسیش پێمان دەڵێ خۆمان بە ناو شارە بسوڕێنەوە بۆی خەڵک لای نامۆ نەبێ بڵێ هاوت چییە تر ساڵ بە ساڵ کردێتتر خەڵک ئەزانێەوە چۆنی سەیادی ڕاپەڕین دیاریکرا ڕۆژ بە ڕۆژ ئەو کاتە ئەمە بەبێ ئەوەی بڵێ دەی ئادارە خەڵک ئەزانێ بۆ خۆی کەوا ڕۆژی جلی کوردیشە لەم شارە بە تایبەتی خەڵک لەم جلانەی لەبەرا بووە. والله من نارم این سال بەڕاستی لە چاو ساڵەکان زۆر جیاوازە لەبەر جەژن و نەورۆز کۆتەیەک بۆ کارەکە مەسەلەن ئینە ئەوە شەقرا بارەکەی هیچ ساڵە بۆ شێوە قەراباڕ نەبووە ئیتر قەمیسیانەیە مەسەلەن ئاوە وەکو باسەکەی ئەوانەیانێ مەسەلەن هەرکی بە شێوەیەک دەریکێتی قەمیسی زیادگەر جێ قەمیسی ژەکە قەمیسی زیاترەکە مەسەلەن تەرەقە ئەو مەسەلەن چۆن گەرەکی بێت بەس ئێم ساڵ بەنسبەت جەژن و نەورۆز کەوتەیەک یعنی هیچ ساڵە بەڕاستی ئەوم شە ساڵە خەیات بۆ ئێم ساڵ قەراباڕ نەبووە بێژم لەوانێ 15 ڕۆژ ئیش ناگرم هەرە وەڵایتر وەڵا ناڵێ پێجیلی حازر ینی ئەخۆ دەوری هەیە مەسەلەن بەس چێوە یانی ئەوی نەنیە بەڕاستی تاسی بکات لە ئێمەش بەڕاستی ئیتر هەریکی بە شێوە مەسەلەن لە بازاڕ مەسەڵ بە حازری ناڕە بە حازری ئەیسەنێ و ئەیکات هەی شەسێرەکەی هەر چەندەکەم و کوڕەیە یا شۆڕە یاپانە یا نەوعێکە وەکوونێک کە قیاس خۆی بێت و قیاسی بکرێت و بیدوری بۆی بەس خەڵکە بەڕاستیەکە بەجا هەز زیاتر حەزەکە لە حازری نەکە بڵێن دووری نەکە بە بۆ گەورە قیاس خۆی نەیکات نازک تداري فصلي وهورا شيرين رايج من كربم هاي أردك وسارة يا هيرا يا هيرا يا هيرا
جلی کوردی جلێکی نیشتیمانیە ئەوە بۆ هەموو کوردێک شانازیە بیکاتە بەری و هەروەها ئێمە کوردین ئەبێ ئەو جلانە و ئەو مێژۆ کوردی خۆمان لەبیر نەکەین ئێمە وەکو ئەوە بەرە و نەورۆز دەڕۆین سبەینێ دوو سبەی ڕۆژی جلی کوردیە جلی پیرۆزی نیشتیمان کە خاکی پیرۆزی کوردستان چەند ساڵ هەوڵیدا لەسەر ئەم جلە کوردیە خوێنی ڕشت و خەباتی کرد و بەرگری کرد ئێمە بە جلە کوردێکی چاکە ئەوان بینەوە کە چەندێ ناتوانین شتێکی گەورەیە ئەم حازریانە ئێمە لە هەردوو ئیشەکەین هەم قوماش ئەفرۆشین هەم حازریش بڵێ قەت جلوی کوردی حازریشمانەیە ئەم جلی کوردیانە بۆ ئەم مەوسمانە زەرورە بۆ نمونە ئێستا ئەچێ بۆ لای خەیات کەسێ ئەم قوماشانەیە فریان ناکەی ئەڵێ مەجالم نییە ناتوانم بیدورم یا ئەم شتانە بێ کابراتیە هەم جلێکی کوردی بە دڵی خۆی هەڵەبژێرێ بە قیاسی خۆی هەم هەرزانتر ئەکەوێت لای ئەمەی کە ئەیکڕێت هەم بە دڵی خۆی زووتریش دێتە دەسا بەڵام بچێ بە لای خەیاتەکە بەو شێوە نییە ئەڵێ مەجالم نییە یاخود ئەم شتانەیە بەو شێوە جلی کوردیەکە دواتر لایمە هەم شتێنیشمانەیە ئەو شتێنانی کە بەکارێنین کە کوردواری هەبوو لە پێشە کەواسەڵتە بوو کە چاکداسە وردۆ دەبووە جلی کوردی مەلەکی چۆغەی دروستکرا ئێستاکە داواکەم لەو گەنجانەی خۆمانن بە جلی کوردیەوە سوور بخۆن لە کوردستانەوە با خەڵک بزانێ ئێمە با پایپێرمان جلی کوردی لە بەرابۆ ئەمە کەرەتورێکی کوردی خۆمانە ئەم جلە جوانە یعنی بۆ کابۆ پانتۆڵ و قات و ڕێبات و ئەوانە با واز بێنین با خەڵک بزانێ ئێمە چین کەلەتوری ئێمە چییە و چیە لە هەموو گیانە بزانێ ئێمە چین کە کوردین و ڕەسەنی ئێمە ڕەسەنی کوردین بە جلی کوردیەوە جوانین ئێمە یعنی